بەڕێزان هۆبەی کارگێڕی لە کۆلێج و پەیمانگەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم کاتتان باش. سەبارەت بە بەکارهێنانی سیستمی ئەلکترۆنی بەڕێوەبردننی زانکۆ واتە بۆ گشت هۆبەکان لە کۆلێج و پەیمانگەکان چۆن بتوانن چێکی بەریدی ڕۆژانەی خۆیان بکەن تاوەکو بزان چ بەریدێکیان بۆ هاتووە. بۆ ئەمە بەسە سەرەتا ماڵپەڕی زانکۆمانەکەینەوە spu.edu.iq باشە بەم شێوازە پێیجی زانکۆ کرێتەوە. لێرە لەم بەتنە لەم دوگمەیە سیستمی ئەلکترۆنی بەڕێوەبردننی زانکۆ ئەبینین. کردەیەک لەم بەتنە ئەەکەین پاشان ئەم پەیجەمان بۆ کرێتەوە. لێرە لەم بەشە ئەو یوزەر و پاسوەردەی کە بۆ بەڕێستان دروستکراوە ناوی بەکارهێنەر ئەنووسین واروەها وشەی نهێنی داخڵەکەین پاشان کردە لە چوونە ژوورەوە ئەکەین کە کردەمان لە چوونە ژوورەوە کرد داخڵی پەیجەکەی خۆتە بێت لە ڕێگەی ئەو یوزەر و پاسوەردەی کە بۆ دروستکراوە. سەرەتا ئینتەرفەیسێک واجهەیەک بەم شێوازە بینیت بەشەکانی تیا بینین هاتوو دەرچووەکان هاتووەکان بەم شێوازە. ئەوەی کە ئێستا گرنگە ڕاستەوخۆ لەم قۆناغەدا بیزانن کردە لە هاتوو ئەەکەین ئەگەر کردە لە بەشەکان بکەین مێنوەکانی کە بچووکە بنەوە کردەیەکی لەسەر بکە مێنوەکان زیاتر ئەبینینەوە. لێرە لە هاتوو کردە لە لیستی هاتووی دەرەکی ئەەکەین هاتوو لیستی هاتووی دەرەکی بۆی بتوانین ئەو بریدانەی کە لە سەرۆکایەتی زانکۆ بۆمان هاتووە بتوانین بیان بینین بەم شێوەیە ئەیان بینین کردە لە لیستی هاتووی دەرەکی ئەەکەین پاشان ئەبینیت ئەو نووسراوانەی کە هاتووە هەمووی لێرە ئەبینین. بۆ نمونە ئەمڕۆ 15/3 لە 15/3 چەند نووسراوێکی نوێ هاتووەتە ناو ئینبۆکسی ئەو کۆلێژەیە ئەو پەیمانگە. باشە دەبینین لێرە ئەم نووسراوە بۆ نمونە بابەتەکەی بەناوی پاداشتی خانەنشینی پلە باڵاکانە لەکوێوە هاتووە لە سەرۆکایەتی زانکۆ باز لە چی ئەکات لێرە نمونەیەک ئەبینین. پاشان لێرە لە نووسراوەکە هاوپێچەکەی ئەتوانم کتێکی لەسەر کەم هاوپێچەکەم بۆ کاتەوە و ناوەڕۆکی هاوپێچەکە بینم بەم شێوازە ئەتوانم داولۆدی بکەمە ناو کۆمپیوتەرەکە و یاخود ڕاستەوخۆ پرینتیکەم و یاخود ڕاستەوخۆ پرینتیکەم یاخود داونلۆدیکەم. لێرە لەم بەشە لێرە بەشێکی داونلۆدمان بۆ دروستە بێت و ئەتوانین داونلۆدیکەین. پێویستم پێی نەما ئۆکەی لێرە پێویستم پێی نەما دایەخەمەوە. باشە ئەگەر بینە بەشی خوارەوە سەیرەکەیت پێشتر چەند نووسراوێک هاتووە ئەمێستا بەرواری تا 28 دوایە نووسراوەکانمان بۆ هاتووە. ئەگەر بگەینە کۆتان نووسراو کە بەرواری 7 دووە واتە لە 7 دووە هەتاوەکو ئەمڕۆ کە ژمارە یەکە لێرە 15/3 چەندین نووسراو بۆ کۆلێج و پەیمانگەکان هاتبێ لێرەوە لەم بەشەوە ئەتوانین بیان بینین و پاشان چێکیان بکەین. بەشەکانی تر لیستی دەرچووەکان و هاتووەکان و ئەمانە لە ئێستادا لەبەرەوەی هاتوو دەرچووی ئێوە وەکو نووسرا و دەرکردن بۆی ژمارە وەرگورەیە خودت ژمارە سادیرە بکرێ هێشتا ئاکتیڤ نەبووە. لە نزیکترین کاتا کۆتانەکەینەوە لە ڕێگەی هۆبەی ئایتی کۆلێج و پەیمانگەکان تاوەکو هاتوو دەرچووش ئاکتیڤ ببێ. لە ئێستادا بەستەنها هاتوو لیستی هاتووی دەرەکی واتە بۆ بینینی بەریدی ڕۆژانە ئەمە خاڵێک و هەروەها بۆ ئەوەی بتوانین ئەو یوزەرنێمی کە بۆ دروستکراوە پاسوەردەکەی بگۆڕی لێرە لەم بەشە کە داخڵ بووین ڕووکاری من ئەبینن کردە لە ڕووکاری من ئەەکەم پاشان گۆڕینی وشەی نهێنی کردەیەک لە گۆڕینی وشەی نهێنی ئەەکەم وشەی نهێنیەکەت کە داخڵ کردووە پاشان وشەی نهێنی نوێ لێرە ئەتوانین داغڵیکەین و دووباریکەینەوە و پاشان کردە لە گۆڕینەکەین. بەو شێوازە ئەتوانین داخڵی سیستمەکە ببین بە هیوای سوود بینین.